لە بەرامبەر گرانکردنی نرخی کارەبای نیشتیمانی لەسەر هاوڵاتیان پەرلەمانتارێکی پێشووی کۆمەڵ لە دادگای سلێمانی سکاڵای یاسایی دژی وەزیری کارەبای حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم تۆمار کرد. ئەم پەرلەمانتارە دەڵێت گرانکردنی کارەبا بە گوێرەی دەستور نایاساییە و بڕیارێکە لە دەرەوەی پەرلەمان بۆ هەڵتەکاندنی گیرفانی خەڵک دەرچووە. کارەکانی تۆمارکردنی سکاڵای یاسایی سکاڵای سزایی لەسەر وەزیری کارەبای حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستانمان تۆمار کرد لە دادگای سلێمانی دادگای لێکۆڵینەوە یەکی سلێمانی. طبعا ناوەڕۆکی سکاڵاکە لەسەر گرانکردنی کارەبای ماڵانە بە ڕێژەی 6 هێندە تا 7 هێندە تا 10 هێندە و زیاتریش. ناوەڕۆکی سکاڵاکە بریتیە لەوەی کە ئەم زیادکردنەی نرخی کارەبای ماڵان لەسەر هاوڵاتیان پێچەوانە و پێشێلکاریە بەرامبەر بە بڕگەیەکی دەستوری کە بڕگەی دووەمی مادەی 28 دەستورە و وەزارەتی کارەبا پاڵپشت نییە بە هیچ یاسایەک بۆ ئەم زیادکردنەوە سەرپێچیەکی گەورەی کردووە. ئەوە خاڵی یەکەم سەرپێچیەکی دەستوریە. خاڵی دووەمی ناوەڕۆکی سکاڵاکە هەر خودی زیادکردنی نرخەکانی کارەبا پێچەوانەی ڕێنماییەکی خۆیانە وەزارەتی کارەبا ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2021 کە لە خشتەی پێنجەمی ئەو ڕێنماییە نرخی کارەبای ماڵانیان دیاری کردووە لە ئاستی یەکەمی بەکارهێنان کە 450 کیلۆواتە بۆ مانگێک بە 18 دینار بۆ 1 کیلۆوات. ئێستا ئەمان هاتوون بەبێ یاسا بە پێشێلکاری دەستور بەبێ تەنانەت ڕێنمایی خۆشیان هاتوون 6 هێندە و 10 هێندە نرخی کارەبایان زیاد کردووە کە کەمترینی لە 100 دینارەوە تاوەکو 150 و تاوەکو 200 شەڕوە. هاوڵاتیان نیگەرانن لە زیادکردنی نرخی کارەبا و دەڵێن حکومەت بێ گوێدانە دۆخی ژیانی خەڵک لەسەرەوە بڕیار دەردەکات. ئەوەی ئەوان دەیکەن خزمەت نییە و خاڵیکردنی گیرفانی هاوڵاتیانە. ئەگەر بەو شێوەیە بە خەڵک بە ئام ناڕازیە لە کار لەو شێوازەی کە ئەمان بە تەمان داینێن ئەو سیارەی کاوان داینێن ئێتر ئەگەر حکومەتی ڕێی بگۆڕێت سەرێکی ماقول دانێت تاوان شتێکی باشە بۆ ئام باشە بۆ میلەت بۆ ئام باش مەفروضە کە بڕیارەیرێ لەسەر گیرفانی میلەت بڕیار بیرێ. حکومەت خۆی لە هەموو کەس باشتر دەزانێت گیرفانی میلەت چییە و چیتیایە. بەلاشەی ناساخیان و دوای 33 ساڵ حکومڕانی ئەم هەدیە جوانیان بۆ هاوردین کە کارەبایەکە گەرکرێتە 24 ساعات و تۆ مانگێ کە پارەی کارەبا بۆ بێتۆ لە سەروی 152,000 بۆ وەزعی ئەم بێ مەعاشی ئەم خەڵکە سیعرێکی زۆر نەگونجاوە و زۆر خەڵکانێک ئەم بڕیارەیان داوە لە تێروپڕی خۆیان داویانە ئەگەیان لە حاڵی میلەت نییە. لەبەرەوە بڕیارێکی هەر زۆر سەقەتە جێی خۆیەتی حکومەت خۆی ئەم بەناو حکومەتە هەرچەند من بە حکومەتی نازانم بەم کارا بڕۆن و بەم ئیشا بڕۆن و سەیری زروفی میلەتەکە بکەن و بێنە ناو میلەتەکە کاکە ناتەن خۆی بێنە ناو میلەتەکە. ئەی بەدانیشتون لە ئەنجومەنی وەزیران و لە ماڵەکان لە ماڵە ڕاقیەکانی خۆتانە بێنە ناو ڕەش و ڕوتەکە. تۆ دوێنێ ساوەرەکەی من تەخواو خواردنەکەی من تەخواو سفرەکەی لەسەر سفرەکەی من سفرە دەڕ بێنە ناو میلەتەکە با میلەتەکە بوو بینێ. بەپێی بەدواداچوونی پەیام لە پرۆژەی بەناو ڕووناچی حکومەتی ماوەبەسەرچوو نرخی کارەبا چەند هێندەی سیستەمی پێشوو گران کراوە. بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان مانگانە لە نێوان 100 بۆ 300,000 دینار پارەی کارەبایان بۆ دێتەوە کە ئەوەش بە کرێچیکردنی خەڵکە تەنیا بۆ پارەی کارەبا. لە کاتێکدا داهاتی زۆر خێزان مانگانە ناگاتە 300,000 دینار سەرباری دۆخی خراپی موچە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.